دەرکەوتنی دەرەنجام بەرەیەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بەرپرسیارەتی ئەستۆی هێزوو لایەنە کوردستانەکان دیاری دەکات و دەخوازێت کورد بە پلان و بەرنامەوە کار بۆ داهاتوو بکات. بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانیش بە قۆناغێکی نوێی سیاسی لە عێراق ژمار دەکرێت و چاودێرانی سیاسی کەرکووک شڕای دەگەێنێن ئەرکی کووردە ئەم جارەیان بە بەرنامە ڕوو لە بەغدا بکاتەوە. من پێم وایە کریزی کورد لە بەغدا پەیوەستە بە هەرێمەوە، یعنی کۆمەڵێ شت کرا لە بەغدا ئەوەی ڕاستی بوو هەموو شتەکان شکلی بوو کە دەیتە سەر شتە جەوهریەکان هەمووی خطابەکانی جیاوازە بێ لەبەرەوە کورد خطابێکی سیاسی استراتیجی هاوبەشی نییە بۆ چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ عێراقدا و لەگەڵ دەورەبەرەکاندا ئەمە ڕنگدانەوەی کێشەکانی ناوخۆیە ئەبێ یەکەم شت لە کوردستانە بگەڕێنەوە ماڵی کوردی ڕێک بخرێنەوە لە ڕێگەی دام و دەستگاوە تەعامل بکەین، یعنی تەعاملمان لەگەڵ بەغدایە تەعامل بێ لەگەڵ وەکو دوو حکوومەت تەعامل بکەین. نوێنەرانی لایەنە حزبیەکان کە ئەچنە بەغداد ئەبێ خطابێکی سیاسیان ئەجندایەکی وایان هەبێ بەرنمەیەکی وایان هەبێ لەوێ کە بتوانن یەک ڕیزی پێش هەموو شتە یەک ڕێزی حیزبەکان ڕێک بخەنەوە لە ناو خۆیانە و پاشان لە ناو خەڵکانە بەتایبەت لە جێگە ناکۆکەکان و لە شارە دابڕاوەکانی کوردستانە. ئەمە پێم وابێ ئێستا ئەم پەرتەوازەی کە لە ناوگەلی کووردا هەیە لە مەساڵحی کوردانیە هیوادارم پێش هەموو شتێ خۆیان ڕێک بخەنەوە ئەوجا لە بەغداد کار و پرۆژەی تایبەتیان هەبێ بۆ کورد بە تایبەت کەرکووک و خانەقین و متمانە بەخشینەوەی خەڵکی کەرکک دووبارە بێچێتی نیشتیمانی کوردستان خۆی لە خۆیدا ئەوە دەسەلمێنێ کە بەدیل یەکێتی نیشتیمانی کوردستان لەم شارەدا نییە و بۆیە وا پێویستەکە کە بەڕاستی ئێمە لە دوای ئەو ڕووداوانەی کە لە ڕابردوودا ڕوویدا کورد و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بیر لەوە بکاتەوە کە ڕێگە چارەیەکی تر بدۆزێتەوە کە پێم وایە تەنها ڕێگە چارەش ئەوەیە خەباتکەین لە ڕێگای خەباتی مەدەنی و دیموکراسی و بۆ چەسپاندنی مافەکانمان لە ڕووی یاسایی و لە ڕێگەی دەستورەوە. پەرلەمانتارێکی خولی سێمی پەرلەمانی عێراقش پێی وایە پێویستە کورد لە هەرێمی کوردستان ناوماڵی خۆی ڕێک بخاتەوە و کورد بۆ بەغدا پلانەوە جێندایەکی نوێی هەبێت. بەڕاستی ئەمجارە یەک ڕێزی کورد لە بەغدا زۆر گرنگە پێشووتر هەبووە بەڵام لاواز بووە ئەکرێ هاوپەیمانیەک دروست بکرێت لەبەرەوەی زروفی کورد بە تایبەتی لە ناوچە دابڕاوەکان پێویستی بە یەک ڕێزی هەیە. ئێمە کەرکووک و ناوچە دابڕاوەکان ئەوەی کە کاری لەسەر بکەین گرنگ بێ بۆ ئێمە لە ڕێگای دەستورەوە کە ئەم ناوچانە بە هاوبەشی ئیدارە بکرێت لەبەر دەستور هاتووە کە ناوچەی جێناکۆک ئەبێ بە پێکەوە بتوانین بە هاوبەشی ئەم ناوچانە بەڕێوەبەرین ئەوە گرنگترینان ئەوەیە کە ئێمە جەخت لەسەرەوە بکەینەوە ئەگەر کورد بەم شێوەیە ڕێژەی باش بێت لەبەرەوەی خۆتان نەزانن ئەمساڵ هەڵبژاردننی 2010 بۆ عێراق هەمووی ڕێژەکانی ڕێژەی دەنگدان دابەزیوە و ئالۆزیەکی زۆر هەیە لە بین ماڵی شیعەیە و هەر لەگەڵ ماڵی سونەیە ئەکرێت ئێمە پێکەوە هاوپەیمانیە دروستکەین بۆی فشارێ بخێنە سەر حکوومەتی تەشکیلکردنی حکوومەتی تازای عێراقی. لە دوای ڕاگەیانی ئەنجامبەرەیەکانی هەڵبژاردن قۆناغی هاوپەیمانەتی لایەنەکان و پێکهێنانی کابینەیەکی نوێ بە حکوومەتی عێراق دێتە پێش و بە بڕای چاودێرانی سیاسی گرنگە سەرکردایەتی کورد بۆ یەکێک لەو پرسانە پلان و بەرنامەی خۆی هەبێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.